ئەمە یەکێکە لە قوتابخانەکانی هەرێمی جزیرەیە لە پارێزگای حەسەکە کە بە زمانی کوردی وانە بە قوتابیەکان دەڵێنەوە و ئەوان دەیانەوێ لەم ڕێگەیەوە هەموو منداڵەکانیان فێری خوێندن و نووسین ببن بە زمانی دایکی خۆیان کە زمانی کوردیە. پێش سەرهەڵدانی ئاڵۆزی و ڕووداوەکانی سووریا، حکوومەتی سووریا قەدەغەی کردبوو مامۆستاکان لە قوتابخانەکان بە زمانی کوردی وانە بڵێنەوە و تەنانەت قسەکردنیشی بە زمانی کوردی قەدەغا کردبوو، بە تایبەت لە زانکۆ و خوێندنگا و شوێنە حکوومیەکانی ئەو وڵاتەدا. بەڵام ئێستا لە هەرێمی جزیرە لە ناوچەی حەسەکە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا ژمارەیە قوتابخانە کراونەتەوە کە مامۆستاکان تێیدا وانەی کوردی دەڵێنەوە و بە زمانی کوردی دەخوێندرێت. ئەم منداڵانە هەر لە سەرەتاوە فێر دەکرێن کە بە زمانی کوردی کە زمانی دایکیانە بخوێن و بنووسن. بۆ زمانی کوردی بۆ ڕسم ئستێرانە. ئەو مامۆستایانەش کە لەم خوێندنگایانەدا وانە دەڵێنەوە زۆر خۆشحاڵن و دەڵێن ئەمە بووەتە هۆکارێک ڕوحی هاوکاری لە نێوانیاندا زیادی کردووە و هیچ هەستیاریەک بەرامبەر یەکدی نەماوە. المنطقة الأكثرية كانوا شوي الأكراد مثلا إنه اللغة زۆربەی خەڵکی ناوچەکە کورد بوون، زمانی کوردیش نامۆ بوو بۆ ئێمە. دوای ئەوەی زمانی کوردیمان خوێند ڕۆحی هاوکاری لە نێوان یەکدی زیادی کرد، چونکە ئێمە نوێنەرایەتی یەک چین دەکەین و هیچ جۆرە هەستیاریەک شک نابین. لەسەر بنەمای مرۆڤبوون مامەڵە لەگەڵ یەکدی دەکەین و هیچ جیاوازیەک لە نێوان مەسیحی مسڵمان نییە و کەسیش بە کافر لە قەڵەم نادەین. من پێم وایە ئەم بیرۆکەیەش سەرکەوتوتر دەبێت لە بیرۆکەی مەذهبی و نەتەوەیی. راح تقضي على موضوع الحساسية وعلى موضوع العنصرية. ئەو مامۆستایانەش کە لەم خوێندنگایانە وانە دەڵێنەوە دەڵێن منداڵەکان ئاستی تێگەیشتنیان زۆر باشە و چاوەڕوان دەکەن بە زووترین کات هەموو ئەو منداڵانە بە باشترین شێوە فێری زمانی دایکی خۆیان کە زمانی کوردیە ببن و ئەوەش بۆ ئەوان وەک مامۆستا زۆر خۆشترە کە بە زمانی خۆیان وانە بڵێنەوە. براستي يعني بري أختي زماني كردي ممنوع بالمدرسة والحمد لله إنه ممنوع بالمدرسة بدن بزماني كردي بدانشتا أنا كجامعة أختي بدن براستي إنه شعور كي قلت كي خوش إنه بزماني خد بدن زاروك يعني زاروك إيش فيهم دكن بري زاروك يبتشوك يعني أنت عربي بداوانا تشتاق فيهم نذكر بس كرمان جاك زود استوعاب دكن زود تشتاق فيهم دكن وبراستي يعني تشكي كي خوش وباش. لە دوای سەرهەڵدانی شەڕی ناوخۆ لە ساڵی 2011 لە سووریا بارودۆخی کورد لە ڕۆژئاوا گۆڕانکاریەکی زۆری بەسەردا هاتووە و ئێستا خۆبەڕێوەبەری هەیە و خوێندن بە زمانی کوردی یەکێکە لەو گۆڕانکاریانە.